هەرگیز ئەو پرسیارە لە خۆت کردووە لە کاتێکدا حکوومەت لە قەیرانی داراییدایە دەتوانێت بە چاپکردنی پارە ئەو قەیرانە تێپەڕێنێت؟ بە شێوەیەکی یاسایی هەموو دەوڵەتێک لە سەرتاسەری جیهاندا دەتوانێت لە ڕێگەی بانکی ناوەندی یاخود خەزینەی دەوڵەت یاخود بە شێوەیەکی یاسایی لە ڕێگەی بانکەکانی کەرتی تایبەتەوە پارە چاپ بکات، بەڵام لە بەرامبەر چاپکردنی هەر بڕێک پارەدا پێویست دەکات بە پێی پێوەری تایبەت دەوڵەت بڕێک یەدەکی هەڵگر بێ بۆ نمونە زێر بۆ ئەوەی پارەکە بەهای خۆی لەدەست نەدات کە توانای کڕینی پێدەوترێت. ئەگەر دۆخەکەش نالەبار بووە کوتم لە کاتی گەمارۆکە فەرز کرا سەپێنە لەسەر عێراق ئەو کاتە بە بێسنوور پارە چاپکرا وای لێ هات هەتا هەر بۆ بیرخستنەوە بۆ جەنابتان ئەو کاتە وای لێ هات کە نرخی دیناری عێراقی $1 نزیکی 3000 دیناری عێراقی بوو ئەوەندە نرخەکەی دابەزی. میلتن فریدمان ئابووریناسی ئەمریکی دەڵێت گەیشتنی پارە بە بازاڕەکان زۆر خێراترە لە گەیشتنی بەرهەم بە بازار، بۆیە خستنەڕووی پارە خواز لەسەر کاڵات دەجوڵێنێت. بە هەمان شێوە پێچەوانەکەشی ڕاستە. بۆ نمونە ڕۆژێ خوا لەسەر نزیکەی $300 ملیۆن هەیە لە عێراقدا، بەڵام بانکی ناوەندی عێراق تەنها $75 ملیۆن دەخاتە بازارەوە. ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی. سیاسەتدا ڕێژەرانی بواری ئابووری لە هەندێک وڵاتدا لەو بڕوایەدان بۆی خستنە بازاڕی پارەی زیاترەوە دەتوانن هاوڵاتیان دڵخۆشکەن، بەڵام دەزانن ئەم تێڕوانینە چی بەسەر وڵاتێکی وەکو زیمبابوە هێنا؟ یەکێکە نرخەکەی گەیشتە هەزاران دۆلاری زیمبابوایی. خەڵکی لە زیمبابوای کاتێک دەچن میوە بکڕن، ملیۆنان دۆلاری زیمبابوایی لە زەمبیلەیەکدا دەبن و 1-2 کیلۆ میوە و سەوزە دەبەنە بۆ ماڵەوە. پارەی ئەو وڵاتە هێندە بێبەها بووە کە زۆر جار بەم شێوەیە سوودی لێ وەردەگیرێت. وەک زۆرێک لە وڵاتان، بانکی ناوەندی لە عێراق دەسەڵاتی ڕێخستنی سیاسەتی نەختینەی هەیە. لە کۆتاییەکانی ساڵی 1970دا ڕێژەی هەڵاوسان لە عێراق گەیشتە نزیکەی لە 400. لە دوای 2003ەوە بۆی گەڕانەوەی متمانی ڕێژەی بۆ ئابووری عێراق و دەستکەوتنی پارەی قورسی بیانی لە ڕێگەی هەناردەی نەوتەوە، ڕێژەی هەڵاوسان دابەزی و بەپێی دووەهەمین داتا کە لە شوباتی 2015 لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە بڵاو کراوەتەوە، ڕێژەی هەڵاوسان لە عێراقدا لە 0.3ە.